رەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە بەردەوام دەکەین. داوا لە لجنەی کاتی دەکەین. لجنەی کاتی فەرموون سەر شوێنی تایبەت بە لجنەکان و پێشەوەی دەرفەت بە لجنەکە بدەین دەمانەوێت بە ناوی ئێوەوە و ناوی ئێمە بە خێراتنێکی گەرمی مامۆستای ئێمە بەڕێز تارق جەمباز بکەین کە شایستەی هەموو ڕێز و سوپاس و پێزانینە کە خزمەتی زۆری پەرلەمانی کردووە بە تایبەتی لە بواری یاسایی دەست و پێنجەی خۆی و هاوڕێیەکانی دیارن بۆ ئەوەی خزمەت بە پەرلەمان بکەن بە پرۆسەی یاسادانان لە پەرلەمانی کوردستان بکەن. بەخێر بێ مامۆستا. ئێستا بەلێ دەرفەت بە لجنەی پەیڕەو دەدەین بەردەوام بن. مادەی 56 فەرموون. چوارەم ئامادەبوون لە دانیشتنەکانی پەرلەمان مادەی 56 یەکەم. یەک سەروەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای خۆیان دەتوانن ئامادەی دانیشتنەکانی پەرلەمان بن و لە گفتوگۆکانیدا بەشداری بکەن بەبێ ئەوەی مافی دەنگدانیان هەبێت. دوو ئەندامانی ئەنجومەنی وەزیران دەتوانن فەرمانبەرانی وەزارەتەکانیان بهێنن بۆ دانیشتنەکانی پەرلەمان بە مەبەستی ڕاوێژپێکردن و پشتپێبەستنیان بە مۆڵەتی سەرۆک بێ ئەوەی مافی قسەکردنیان هەبێ. دووەم یەک هاوڵاتیان و میدیاکاران دەتوانن بە وەرگرتنی ڕەزامەندی دەستەی سەرۆکایەتی لە دانیشتنەکانی پەرلەمان ئامادە بن. دوو ژمارە و کەسانەی کە ئامادەی دانیشتنی کراوە دەبن نابێت لە ژمارەی ئەو کورسیانە تێپەڕ بکا کە لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە بۆ میوان تەرخان کراوە. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر. بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەی 56 دەست پێ دەکەین بە ناونووسین فەرموون. ئەو بەڕێزانەی کە دەیانەوێت لە مادەیە گفتوگۆ بکەن بەهزاد دەروێش، ساڵح فەقێ، مستەفا سەکری، دکتۆرە پەری، عومەر عینایەت، ئەیوب عەبدوڵڵا ئیسماعیل، ناظم کەبیر. کەسێکمان بیر چووە؟ پەرواخە عەلی عوسمان. پەروا عەلی. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان پێشەوەی دەست بە گفتوگۆ بکەین داوا لە ئێوەی بەڕێز دەکەم بۆ ئەوەی سۆت لە کات ببینین ئەو تێبینی ئەوەی لە ڕووی زمانەوانی کە هەمیشە دووبارە دەبن ئەکە بۆ ئەوەی بنووسین ینی بنووسین ئاڕاستەی لجنەکە بکەن سۆت بەخش دەبیت سۆدەکەی زیاتر دەبیتن. دەست بە گفتوگۆ دەکەین. بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانی مادە 56 خۆڵە دوام خۆڵە ئێکێ کە بەحسی هەندێک کات هاوڵاتیان و میدیاکاران دیارە کە بێژی هاوڵاتیان هەموو تیژێ دیڤەت گرین بەس بۆ گرنگی میدیاکاران پێ باشە بلێن هاوڵاتیان و میدیاکاران و ڕۆژنامەنووسان و یاساناسان چونکی یاساناس گەلە جارە پێویستە خواستن بۆ هەندێک بۆ گرنگیە تەبعا نەخۆ دەتوانیت هەر گەواک بێت نەخۆلی پەرلەمان. خاڵی دووەم پێ باشە خۆڵە سێ زێدە بکرێت بێت هەر شاندەکی دەرەوەی هەرێم کە بێوێت ئامادەبی لە هولی پەرلەمان پاش ڕازەمەندی سەرۆکاتی پەرلەمان ئەوەش لە ناوی باشە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 56 یەکەم ئەوەی جێگری سەرۆکی بۆ زیاد بکرێت لە خاڵی یەکەمە لەوەی هاوڵاتیان و میدیاکاران و لایەنی پەیوەندیداریشی تیا بکرێ بۆ نەوەکو سەفارەتەکان وەکو هەر شتێکە بە تایبەت بێ بۆ یاسایە تایبەتمەندەکانی خۆیان تیا ئامادە بن
و ئەوەی بۆ میوانان تەرخان کراوە واتە تەنها بەس ئەو کورسیانەیە کە ئێستا هەیە ئەقا لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە تەرخان لە بتی کراوەکە دەکرێت واتە تەرخان دەکرێت ئەگەر کاتێک پێویستی دەکورسی کرد بۆی بە نمونە دەکورسی تر بێتە ژوورەوە ئەو کراوەیە بکرێتە دەکرێت و سپاس. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز عەلی عوسمان. ماده 56 خالایکی پیشنهاد کم بر گاسیل به تزیده کردن وی رنگ خار دیار کری اگر وزیر نشی آماده بید گورای پیدوید بید بری کار وزارت یان رهبر گشتی دیوان آماده بید آگداری و رازمندی انجمن وزیران جبران کردن و حلوست وزارت و دانازان یاریا. سپاس. سپاس بۆ بەڕێز عەلی عوسمان. بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز سەرۆک پەرلەمان ئەس خاڵی یەکەم بەڵێ فەرموو. سەرک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای خۆیان دەتوانن ئامادەی دانیشتەکانی پەرلەمان و گفتو هەر ئێکسەر ڕاستکردنەوەکەی دەخونمەوە لێم ئێ باش پێشنیارەکە بەڵێ. سەرک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای خۆیان دەتوانن ئامادەی دانیشتەکانی پەرلەمان بن و لە گفتوگۆکانیدا بەشداری بکەن بەبێ ئەوەی مافی دەنگدانیان هەبێت. گۆڕینەکەم دوای دێنێرم. خاڵی دومیش بەشداری بکەم. هەر لەوە هەر لە مادەی 56 بەلێ دوامش بکە. دووەم ئەندامانی ئەنجومەنی وەزیران دەتوانن فەرمانبەرانی وەزارەتەکان بهێن بۆ دانیشتەکانی پەرلەمان بە مەبەستی ڕاوێژ پێکردن و پشت پێبەستنیان بە مۆڵەتی سەرۆک ئەو سەرۆکە شتێکی لۆ زیاد بکرێ باشە ئەنی دیار نییە سەرۆک وەزیرانیان سەرۆکی پەرلەمانە. بە مەبەستی ڕاوێژ پێکردن. بەڵێ. دووەم ئەندامانی ئەنجومەنی وەزیران بە مۆڵەتی سەرۆک دەتوانن فەرمانبەرانی وەزارەتەکانیان بۆ دانیشتەکانی پەرلەمان بهێن بە مەبەستی ڕاوێژ پێکردن و پشت پێبەستنیان بێ ئەوەی مافی قسەکردنیان هەبێت. دووەم هاوڵاتیان ئەوە یەک ئووە هاوڵاتیان و میدیاکاران بە وەرگرتنی ڕەزامەندنی دەستەی سەرۆکایەتی دەتوانن لە دانیشتەکانی پەرلەمان ئامادە بن. دووەم نابێت ژمارەی ئەو کەسانێک کە ئامادەی دانیشتنی کراوە دەبن لە ژمارەی ئەو کورسیانە تێپەڕ بکات کە لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە بۆ میوان تەرخان کراون ئەویان کورسی کۆیە کراونیش دەبی کۆبی. سپاس. ئێستا دەشینێرم. بەڵێ. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەروە. بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز پەروە عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی یەکەم بڕگەی دوو ئەندامنی ئەنجومەنی وەزیران دەتوانن فەرمانبەرانی وەزارەتەکانیان بێنن بۆ دانیشتەکان لەوێەوە بە مەبەستی ڕاوێژ پێکردن و پشتبەستنیان بە مۆڵەتی سەرۆک. لێرە سەرۆک دیاری کراوە. لە دووهەما خاڵی یەکەمی کە ئەڵێ هاوڵاتیان و میدیاکاران ئەمە وەکو خۆی بمێنێتەوە بە بڕوای من چونکە بەگشتی میدیاکاران زۆرتر وجودیان هەیە ئەوانی تریش هەر پۆستێک بێ هاوڵاتیە ئیتر پۆستەکەی گرنگ نییە لە ینی جیاوازیەکەی چی ئەبێ دەتوانن بە وەرگرتنی ڕەزامەندی دەستەی سەرۆکایەتی. دەستەی سەرۆکایەتی زۆرە ئەگەر بکرێ بە ینی دیاری بکرێ یا بەڕێز سەرۆک یا سکرتێر یا جێگر. بەڵام چۆن لە خاڵی دووهەمی مادەی یەکەما بەشی یەکەما وتراوە سەرۆک باشترێکە ئەگەر سەرۆک بێ ئەمەش ئەگینا ئەوەیانە بێت دەستەی سەرۆکایەتی سێ کەس ڕەزامەندی بە ئەنجا میدیاکاران بتوانن بێن ئەوە ئەگەر دیاری بکرێ زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز پەروە عەلی. بەڕێز مستەفا سکری. بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیەکەم نیشتر لەسەر خاڵی دووەم بوو لە دێڕی دووەم کە دەڵێ بەبێ بە مۆڵەتی سەرۆک پێم وابی مەفهومەکەی زۆر وازەح نییە لە شوێنی خۆی نییە بە مۆڵەتی سەرۆک ئەگەر بێتە پێش دەتوانن ئەندامانی ئەنجومەنی وەزیران بە مۆڵەتی سەرۆک دەتوانن تا ئاخیری مەفهومەکەی باشتر لێوەرەگیرێ. سپاس بۆ بەڕێز مستەفا سکری. بەڕێز نازم کەبیر. ئەگەر مایکێک بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکەی کاک فەقی ساڵان دەکەم دەربارەی ساڵح فەقێ ببورن دەربارەی ژمارەی کورسیەکان بە تەسەوری من یان دیار نەکرێت ئەگەر پێویست بوو کورسیەکانیان بۆ بێن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز نازم کەبیر. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری ئەگەر تەرکیزکەن جێ بگرن. بەڵێ. پشتگیری قسەکەی پەروە خانمەکەم پێم باشە دووەم خاڵی یەکەم
میدیاکاران و میوانەکان دەتوانن بەوەرگرتنی ڕەزامەندی دەستەی سەرۆکایەتی یان سەرۆک لەو شوێنەی سەرۆکایەتی بۆیان دیاری دەکات لە دانیشتەکانی پەرلەمان ئامادە بن چونکە ناکرێت یعنی وا دەرەکەوێت کە لال ناو هۆڵی پەرلەمانایە ئەبێ بنووسێ ئەو شوێنەی دەستەی سەرۆکایەتی بۆیان دیاری دەکات شوێنەکە دیاری کراوە بێ من هەر دوو سەرنجەم هەیە و سپاسان سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت لە کۆتاییدا بۆ مناقەشەی ئەم مادەیە بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 56 یەکەم بڕگەی دووەمدا ناوی دەڵێ ئەندامانی ئەنجومەنی وەزیران دەتوانن فەرمانبەرانی وەزارەتەکانیان بێن من پێم وابێ و فەرمانبەرانەش ئەوێکی زۆر مەتاتیە یعنی ئێمە زۆر جارداوای وەزیر دەکەین ئامادە نیە بێتە پەرلەمان حەق وایە مرتبەی ئەو فەرمانبەرش دیاری بکرێ ڕاوێژکارە مدیری عامە تا ئەو ئاستەی کە بۆ دیاری بکرێت کە پێویستی پێێتی نەک هەموو بە مەفتوحی فەرمانبەر هەموو فەرمانبەرێک بۆی هەبێ لەگەڵ وەزیرەکەدا بێ بۆ ئێرە دووەمین پێم باشە یان حەق وایە بڵێن بڕگەی سێمیش بۆ ئێرە زیاد بکرێ کە ژمارەی ئامادەبوانی حکوومەت لە دانیشتەکەدا نابێت لە ژمارە ئەو کورسایەتی پەرکا کە لە هۆڵەکەدا بۆ میوانە حکوومەت تەرخان کراوە چۆن یعنی عددەکە ئەوە بێ دیاری کراوە بێت چون وەزارەتێک پسێت ستافێکی 20 کەسی لەگە خۆی دابێنێت جگای نابێتەوە حەق ئەوەش دیاری کراوە بێ چۆن بە میوانەکان دیاری کراوە زۆر سپاس بۆ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ئیسماعیل دیارە دوو کەسی تر داوایان کردووە قسە بکەن لەبەرەوە پەیڕەوە دەرفەتیان دەدەینێ ئەگینە دەرگای ئەوە گیرا بوو تەواو بوو بەڕێز ئاری عەبدوڵلەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 56 خاڵی دووەم پێم باشە بە مۆڵەتی سەرۆک بهێنێتە سەرەتاوە زۆر گرنگە بە مۆڵەتی سەرۆک اینجا ئەندامانی ئەنجومەنی وەزیران تا ئەخیر مافی قسەکردنیان هەبێت لە دووەمە خاڵی یەکەم هاوڵاتیان و میدیاکاران دەتوانن بە وەرگرتنی ڕەزامەندی نووسراوە دەستەی سەرۆکایەتی ئەکرێت بوترێ بە وەرگرتنی ڕەزامەندی یەکێ لە ئەندامانی دەستەی سەرۆکایەتی یان هەر خودی سەرۆک پێم وایە هەرتەواوە بڕگەی دووەم خاڵی دووەم ینی بەشی دووەم و بڕگەیەکی بۆ زیاد پێ هەستەکەم هەندێک جار پەرلەمان ئەکرێ ینی شاندی نێودەوڵەتی و نێنەری وڵاتان و بە نمونە وەزیری یەکێ لە وڵاتە زلێزەکان یەتە ئێرە ضرورە ینی خاڵێک بۆ ئەوە شوێنی بکرێتەوە سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵلەتیف لە کۆتاییدا بەڕێز مریەم سەمەد کۆتاییەوە سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان لە مادەی 56 لە بڕگەیەک خاڵی دووەم مەبەستان بە مۆڵەتی سەرۆک کە دەڵێ ئەندامانی ئەنجومەنی وەزیران دەتوانن فەرمانبەرانی وەزارەتەکانیان بهێنن بۆ دانیشتەکانی پەرلەمان بەبەستی ڕاوێژ پێکردن و پشتپێبەستنیان بە مۆڵەتی سەرۆک مەبەستان لە سەرۆکی پەرلەمانیان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکی پەرلەمان بەڵێ سپاس لە بڕگەی دوو لە خاڵی یەک پشتگیری لەو ڕایانە دەکەم کە هاوڵاتیەکان بکرێ بە چین و توێژەکان یاخود ڕێکخراوەکانی تێدا ئیزافە بکرێ ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی و پشتگیری لە ڕاکەی کاک ئەیوب دەکەم سپاس بۆ بەڕێز مریەم سەمەد بەڕێزان ئێستا داوا لە لجنەی پەیڕەو دەکەین ئەگەر ڕوونکردنەوە و وەڵام تێبینی هەبن فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان هەروەکو لە مادەکانی تریش گوتمان ئێمە ئەوەی پێوەستە بە سیاغە دیسان لەو مادەیە شتی زۆر باش گوترا هەموو ئەوانەی پێوەستە بە سیاغەی دەکەیتەوە ئینشاءڵڵا لە هەر شوێنێکیش لەو مادەیە و لە مادەکانی دواتریش هات کە ئەڵێن سەرۆک یعنی سەرۆکی پەرلەمان چونکە ئەگەر سیرکەن لە مادەی یەک کە پەسەندمان کردووە تعریفی هەندێک مستەڵەحمان کردووە یەک لەوانە سەرۆکە کە ئەڵێن سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆیە تکایە لە هەر شوێنێک لە مادەیەکی تر سەرۆک هاتمانای مەبەستمان سەرۆکی پەرلەمانە سەبارەت بە دامانی ئەنجومەنی وەزیران کە باسی ئەوە کرا کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ئیزافە بکەین ئێمە پێمان وایە جێگیری سەرۆک ئەنجومەنی وەزیرانیش ئەندامی ئەنجومەنی وەزیرانە بە پێی قانونی ئەنجومەنی وەزیران بۆیە پێویست ناکە بڵێن سەرۆک و جێگیرت چونکە لەوێ کە ئەڵێ سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی وەزیران معنای وایە ئەندامی ئەنجومەنی وەزیرانە ئەمە گوتمانە ئەندامی ئەنجومەنی وەزیران ئەوش دەگرێتەوە ئەو تێبینیە گرنگە کە ئەڵێن لە جیاتی هاوڵاتیان بکەینە میوان ئێمە پێمان باشە دەیکەینە میوانان چونکە خەڵکی بێگانەش دەگرێتەوە ئەگەر بێوێ بێتە ئێرە
سەبارەت بەو تێبینەی باس کرا لەسەر ئەوانەی کە وەزیرەکان لەگەڵ خۆیان دەهێنن ئێمە ناتوانین پلەکەی دیاری بکەین لەوانەیە کەسێکە بێت لە مرتبەی مدیر قسمێکیش بێت یان خواردتریش بێ بەڵام مختص بێ لەو بارە وەزیر مخەوە لەگەڵ خۆی بینێت بۆ ئەوەی ڕاوێژی پێ بکات بۆیە ئەوەی ئێمە نووسیمانە پێمان وایە دقیقە ئەوانە بۆ ئەگەر دامانی سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت سەرۆکی لژنەی پەیڕەوی ناوخۆ لژنەی کاتی بۆ داڕشتنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەڕێزان بەپێی ئەو میکانیزمەی دەنگدان کە بەڕێزتان پەسەندتان کردووە دەنگدان دەکەوتە دانیشتنێکی تر ئێستا بۆ گفتوگۆ لەسەر مادەی 57 داوا دەکەین مادەکە بخوێندرێتەوە شەشەم سیستەمی گفتوگۆکردن لە دانیشتنەکانی پەرلەمان مادەی 57 یەک ئەندام بە مۆڵەتی سەرۆک لەو جێگەی دانیشتووە یا لەسەر ئەو سەکۆیەی بۆ ئەم مەبەستە ئامادەکراوە ئاخاوتن دەکات. دوو لەگەڵ خستنە ڕووی هەر بڕگەیەک لە بڕگەکانی بەرنامەی کار بۆ گفتوگۆکردن سەرۆک داوا لە سکرتێر دەکات ناوی داواکارانی مۆڵەتی ئاخاوتن تۆمار بکات. سێ سەرۆک بە ڕەچاوکردنی ڕیزبەندی تۆمارکردنیان ڕێگە بە ئەندامان دەدا ئاخاوتن بکەن بە ناوی ئەو ئەندامانە دەست پێ دەکات کە پێش دانیشتنەکە لای سکرتێر ناویان تۆمار کردووە بۆ ئاخاوتن لەسەر ئەو بڕگەیە و هەر ئەندامێک بۆی هەیە ڕیزبەندیەکەی بداتە ئەندامێکی دی. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین ناوی ئەو بەڕێزانەی کە بۆ ئۆمادەیە داوای گفتوگۆیان کردووە ئاری عەبدوڵەتیف ئەبوو بەکر هەڵەدنی دکتۆرە پەری پەروا عەلی عومەر عینایەت حاجی کاروان حەیات مەجید تەحسین ئیسماعیل عەلی عوسمان مەردان خدر ساڵح فەقێ مریەم سەمەد سەعید مەسیفی مستەفا سەکری کەسێکەیە بیرمان چوو بێ فەرحان جەوهەر ئەنوەر قادر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 57 خاڵی یەکەم ئەڵێ ئەندام بە مۆڵەتی سەرۆک لەو جێگەی دانیشتووە یان لەسەر ئەو سەکۆیی بۆ ئەم مەبەستە ئامادەکراوە لێرە پێم باشە سەکۆکە بکرێ بە دوانگە ئەوزام تریبۆنەکە یان مینبەرەکە دوانگە جوانترە بۆ ئەم مەبەستە لا ببرێ ینی بۆ ئەم مەبەستە بۆ چ مەبەستێک لەوێ ینی دیار نییە یان لەسەر ئەو دوانگەیی بۆ مەبەستی گفتوگۆ ئامادەکراوە ئاخاوتن دەکات وای لێ بکرێ. خاڵی دووەم سەرۆک داوا لە سکرتێرە کات ئەوە لا ببرێ سکرتێر ناوی داواکاران بۆ ئاخاوتن تۆمار بکات ینی هیچ ئیجاب ناکە لە سەرۆک داوا لە سکرتێر بکات ناوی داواکاران بۆ مۆڵەت دیاری بکات. اینجا داواکارانی مۆڵەتی ئاخاوتن ئەوەش لەوێ هەڵەیە هەر یەکسەر وای لێ بکرێ سکرتێر ناوی داواکاران بۆ ئاخاوتن تۆمارەکات. خاڵی سێەم سەرۆک بە ڕەچاوکردنی ڕیزبەندی تۆمارکردنیان ڕێگە بە ئەندامانەدات ئاخاوتن بکەن بە ناوی ئەو ئەندامانە دەست پێیەکات کە پێش دانیشتنەکە یعنیشی پێش دانیشتنەکە کام دانیشتن ئەگرێ بڵێ کە پێشتر لای سکرتێر ناویان تۆمار کراوە نەکردووە بۆ ئاخاوتن. سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی بەڕێز سەرۆکی پەرلەمان عنوانی پەرەگرافی شەشەم سیستمی گفتوگۆکردنە لە دانیشتنەکانی پەرلەمان لە زۆربەی شوێنەکانی ئەم مادە و
مادەکانی دواتریشدا هەر وشەی ئاخاوتن زۆر دووبارە کراوەتەوە بۆیە بکرێت بە یەک یان گفتوگۆکرد بن بەیان ئەو عنوانە بکرێت بە ئاخاوتن. دووەم من پێم باشە مادەی 57 و 58 لەگەڵ 59 هەرسێکیان بکرێتە یەک مادە و بەڵام بەرگەکان زیاترکەین. 57 و 59 بەڵێ زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی. بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کرا. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری دەست خۆش. بەڕێز پەروەعالی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری قسەکانی کاک ئەبوبەکر هەڵەدنی یەکەم لە مانشێتەکە نووسراوە سیستەمی گفتوگۆگرتن لە دانیشتەکانی پەرلەمان بەڵام دواتر لە بەرگەکانە هاتووە لە خاڵەکانە ئاخاوتن کەواتە مادام مانشێتەکە ئەساسە گفتوگۆیە هەموو ئاخاوتنەکان بکرێ بە گفتوگۆ. سپاس. سپاس بۆ بەڕێز پەروەعالی. دەچینەم لە بەڕێز حەیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ خاڵی یەکەم و دووەم پشگیری لە قسەکانی کاک ئاری عەبدوڵڵەتیفەکەم و لە خاڵی سێهەمیشە ئاخر دێڕی هەر ئەندامێک بۆی هەیە ڕیزبەندی یەکەی بداتە ئەندامێکی دی بەڕەئی من ئەم دێڕە لا ببرێت و زیادەیە. سپاس. سپاس بۆ بەڕێز حەیات مەجید. بەڕێز مریەم سەمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان لە مادەی پێشتر پێشەکەی من پشگیری لە ڕاکەی کە ئەبوبەکر هەڵەدنی دەکەم کە مادەی 58 و 59 لەگەڵ مادەی 57 بکرێ بە یەک مادە لە مادەی 57 لە بڕگەی سێ من بە بڕوای من ئەو ناو تۆمارکردنی ڕیزبەندی هەر نەمێنێت هەڵبژێرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز مریەم سەمەد. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان سیستم وشەیەکی انگلیزیە ئەگە بکرێ بە شێواز باشترە بڕێم شێوازی گفتوگۆکردن یاخۆ یان بڵێن خۆگەر بە ئینگلیزیش بڵێن پرینسیپ نزیکتر لە سیستمەوە لەبەرەوە شێواز جوانترە. بەڕای من ئەگەر بکرێ داواکەم لە ئەندامانی پەرلەمان دەنگ بەم سێهەم خاڵ نەدەن بە هیچ جۆرێ لەبەرەوەی ئەمە زۆر نەعەدالەتی تایە زۆر بیت برادەر بە تەلەفۆن ناوی خۆیان تۆمارەکان لای سکرتێر ئەوە بووە مایە ئەوەی کەوا غەدر لەو کەسانە بکەن و بێخەمیش بن لەوەی کەی دێنە ناو قاعی پەرلەمان و کەی نایەن. من داواکەم خاڵی سێهەم لا ببرێت کێ لە ناو قاعی پەرلەمان ئامادە بوو بەپێی ئەو دەستبەرزکردنەوەی کە لە ناو قاعی پەرلەمان دەست بەرزەکاتەوە بەو شێوەیە ناوی تۆمار بکرێ و لە ناو پەیڕۆ کۆنەکەش ئەوەی تیانە بەڵام بەداخەوە لێرەوە خەریکە تەسبیتە بێت. سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە مادەی 57 58 59 60 بکرێ بە یەکەم و دووەم و سێم و چوارەم یعنی هەموو یەک مادەیە اینجا لە بەڕگەی یەکەم ئاخاوتن دەکا لە کوردی زۆر گونجاو نییە دەدوێ ئەوەی کە دەڵێ سەرۆک داوا لە سکرتێر دەکا من پێم وایە وەک خۆی بمێنێ چونکە هەموو ئەندامانی ناو دانیشتەکە بە ڕوخسەتی سەرۆک قسە دەکەن. اینجا خاڵی سێم زۆر ڕەکیکە و ئەگەر بکرێ ئەوانەی پێشتر ناوی خۆیان دەنووسن بۆ قسەکردن لا ببرێ لەو کاتە بنووسێ کە جەلسە دەست پێ دەکاتن نەک پێشتر کەس ناوی خۆی بنووسێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز ساڵح فەقێ. جۆ بگرن. بەڵێ بەڵێ مایکە کەشیش ناکەت کە بزانن لەکوێ. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ئەوم خاڵی سێ ئەوەی کە پەیوەندی بە ناو تۆمارکردنە لای بەڕێز سکرتێر لابرێت ئەوە تایە لە دوای ئەوە بە ڕەچاوکردنی فراکسۆنە جیاجیاکان لەبەرێ ئەو ناوەی کە ئێوە تۆماریەکان هەموو کاتێک ئەڵێن بە ڕەچاوکردنی ئەو فراکسۆنە بۆیە ئەوەشی تای ئیزافە بکرێ بەڵام ئەوەی کە لای سکرتێر تۆمارەکرێەوە لابرێت و سپاس. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز حاجی کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە حکمیەوەی من و ئەم کاک عومەرە داماوە معەدەل لە پشتەوەین بۆ هێرن پشتگیری و برادەرانەکەم کەوتیان ئەوەی ئەو ناونووسینە معەدەل هەروایە دەبێت هەنێ نەش دەین هەروڵێن پشتگیریەکەین چ بکەین هەنی ئاب ڕیزبەندیە یعنی جەنابەت معەدەل لە یەکەمەوە دەست پێک یعنی ئەوێ یەکەمە بێ هەر یەکەم بێ دواوەش من و کاک عومەری داماوە بێ هەر لە دواوە بین
لەبەرەوە ئیتر پێویست ناکات مداخلەش بکەین. سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز حاجی کاروان. باکیدی ئەو پشتگیریە لە تێگەشتن تێ لە گەورەی ئێوە تێت ئەنێەوە تشتێکی کەم نییە کە پشتگیری هاوڕێی خۆ بکەن. ئەوە تەحسیل حاصلە جارێک تو پشتگیری دەکەی جارەکە ئەو پشتگیری ئێوە دەکەن. ئەوە یەک دووەمش ناوەکان کە دەنووسین لێرە بەڕاستی هەوڵ دەدەم لە فراکسیۆنە جیاوازەکان ناوەکان دەرفەتیان پێ بدەم. داوا کراوە وشەی داما و لە پرۆتۆکۆل بسرێتەوە ئێمە بڕیارماندا ئەو وشەیە لا ببرێت بسرێتەوە. بەڕێز ئەنوەر قادر بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینی منی شەر لەسەر وشەی گفتوگۆ ئاخاوتن بوو یەکێکیان بەکاربێت نازانم لەسەر کامیان دوایی ساغ دەبێتەوە بەڵام لەگەڵەوە وشەی گفتوگۆ بەکاربێت. سپاس. بکرێت بە یەک سپاس. بەڕێز ئەنوەر قادر دەستخۆش. بەڕێز سعید مەسیفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان من پشتیوانی قسەکانی کاک عومەر عینایەت و کاک تاسین دۆلەمەری و کاک ساڵح فەقێ دەکەم کە لەسەر ئەوەی کە خاڵی سێم لە مادەی 57 نەمینێت لەبەرەوەی کە پێشتر لە خاڵی دوو لەگەڵ خستنەڕووی هەر بەرگەیەکە بڕکان بەرنام لا ئەوەی کە لەسەر داوای سەرۆک لایەن سکرتێر ناوەکان تۆمار دەکرێن لە دانیشتنەکە پێویست ناکە لە دەرەوەی دانیشتن ئەو ناوانە تۆمار بکرێن. سپاس بۆ بەڕێز سعید مەسیفی. بەڕێز عەلی عوسمان. بەڕێز جەنابێ سەرۆکی پارلەمانی مادەی 57 بڕگایەکێ تێدەهات کە ئەندام مۆلەتی سەرۆک پێشنیارکەم مۆلەتی سەرۆک ئەندام لەو جێگە دانیشتوایان لەسەر ئەو سەکویە با مەبەست ئامادەکرا ئاخەوتن بکاتن. بەرگا سێ سەرۆک بەڕەچاوکردنی ڕێزبەندی تۆمارکردنیان ڕێگە بە ئەندامان دەدات ئاخەوتن بکات حتا ئەوادی هەموو زیادە پێشنیار دەکەم بەس ئەو هەندە بینێت ئەوادی خەر زیادە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عەلی عوسمان. بەڕێز مستەفا سکری. بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینەکەی من کاک عەلی باس کردمش پێشنیارەکەم هەرەوەندە بینی سەرۆک بەڕەچاوکردنی ڕێزبەندی تۆمارکردنیان ڕێگە بە ئەندامان دەدات ئاخاوتن بکەنەوەی دی پێم وایە هەموو زیادە. سپاس. سپاس بۆ بەڕێز مستەفا سکری. بەڕێز مەردان خەدر. بەڕێز سەرۆکی پارلەمان منیش تێبینیم لەسەر بڕگەی سێم هەبوو ئەوەی کە ئەولەویەت دەدرێتە ئەوانەی کە پێش دانیشتنەکە ناوی خۆیان تۆمار دەکەن پشگیری دەکەم چونکەوە بەڕاستی بێعەدالەتێکی ینی بێحەدی تێدایە یەک بە تەلەفۆن ناوی خۆی تۆمار بکات و لە هەموو مادەکان ئەزبەقیەتی بدرێتێ و لە پێشی هەمووان قسە بکات بۆیە منیش پشگیری دەکەم کە ئەو بڕگەیە لا بدرێت و سپاس. سپاس بۆ بەڕێز مەردان خەدر. دیارە ئەوە زیاتر لە یەک کەس داوای کردووە ئەو بڕگە لا ببرێت. پێش کۆتایی بەڕێز فەرحان جەوهەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەر لەسەر مادەی 57 بەرگەی سێمە کە برادران کاک عومەر عینایەت و کاک تەحسین و کاک ساڵح فەقێ و کاک مەردان و کاک سعید هەموو داوایان کردووە کە پێشتر ناونووسکردن لای سکرتێر نەمێنێ منیش هەر پشگیریان دەکەم. حاجی کاروانیش زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز فەرحان جەوهەر. لە کۆتایی بەڕێز ئومێد حەمالی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێچەوانەی ئەوەی کە داوا کرا ئەو بڕگەیە نەمێنێ داواتان لێ یەکەم کە هەندێک جیاوازتر تەماشای ئەو بڕگەیە بکەی لە پەرلەماناتی دنیا ئەوە هەیە من ئەوەندەی ئاگادارم بە تەواوی لە پەرلەمانی سوید ئەوە هەیە ئەو ناو تۆمارکردنە من بۆ خۆم تا ئێستا وەزان پێش پەکەوتنی پەرلەمان جارێک ناوی خۆم تۆمار کردووە بەڵام ئەوە زۆر حاڵەتێکی باشە ئیجابیە ئەوە دەردەخا کە پەرلەمانتار جددیە لەسەر مادە و بڕگەکانی پرۆژە یاسایەک پێشتر خۆی ئامادەیەکە بۆیە دەبێ ئەو مافەی هەبێ کە ناوی خۆی بۆ هەر یەکێک لە مادە و بڕگەکان تۆمار بکە تکایە ینی ئێمە هەر یەکێکمان ئازادین لەوەی پێش دانیشتنێک ناوی خۆمان تۆمار بکەین بۆیە ئەگەر هاوڕێیەکمان ناوی خۆی تۆمار کرد ئێمەش دەتوانین ئەوەی هیچ ئیشکالێتێکی تیان نیە و بە دڵنیایی هیچ نادادپەروەریەکی تێدا نیە چونکە دەرفەتەکە یەکسانە بۆ هەمومان ئەگەر یەکسان نەبا نادادپەروەری دروست دەبوو بەڵام مادەم دەرفەتی یەکسان بۆ هەموو پەرلەمانتارێکەیە کە ناوی خۆی تۆمارکە بۆیە ناکرێ بڵێ نادادپەروەرانەیە بۆیە من داواکەم ئەوە بمێنێتەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئومێد حەمالی. ئێستا داوا لە بەرەزان لە ژنەی کاتی پەیڕەو دەکەین بۆ ئەگەر ڕوونکردنەوە
وەڵام تێبینیەکیان هەبیت فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لەسەر یەک شت قساکەم مەسەلەی ئاخاوتن و گفتوگۆ دەلالەتێکی جەمعی هەیە یعنی لە یەک کەس زیاتر کە دێنە ناو قەعات چەند کەسێک قساکە ئەوە پێوترێ گفتوگۆ و سیستمی گفتوگۆ و شێوازی گفتوگۆیە ئاخاوتن شتێکی فەردیە جا دەدوێت دانین یا ئاخاوتن دانین ئاساییە بەڵامە چی گفتوگۆیە دەلالەتی لە یەک دانن زیاتری هەیە بۆیە کەوتومانە سیستمی گفتوگۆ یعنی هەموومانەگرێتەوە و ئاخاوتنیش مادان بڕگەمان کرێتەوە بۆ یەک کەسە بۆ یەک پەرلەمانتەر. سوپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێواس بۆ ئەوڕوونکردنەوە بەڕێز دکتۆر فەرسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو ئەندامە بەڕێزانەی کە سیاغەیان کردەوە تەکید ئەوە دیسان ڕەچاوی دەکەین دوو بابەتی تر گرنگ باسکرا کە زیاتر لە 3 کەس پشگیریان کرد لە جەلسەی داهاتوو دەیخینە تەسویت یەکێکیان مەسەلەی دەمجکردنی مادەکانی 57 و 58 و 59 شێستیشی هاتە سەر بزانین پێی دەدەچینەوە بەڵام دەیخینە دەنگدان ئەو کات خاڵی دووەمیش ئایا پێشتر ناو تۆمار بکرێت یان تۆمار نەکرێ ئەوەش لەبەرەوەی زیاتر لە 3 ئەندام پشگیریان کرد دەیخینە دەنگدان و سیاغەش ئێمە لەسەر ئەو پێشنیازانەی کە ئەندامانی پەرلەمان کردیان سیاغەی سەر لە نوێی مادەکە بە تەواوی دەکەینەوە. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت بۆ ئەو ڕوونکردنەوەیە بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەی 57 کۆتایی هات مادەی 58 فەرمونون. مادەی 58 ئەندام ئاخاوتنەکانی ئاراستەی سەرۆک دەکات و پێویستە پابەند بێت بەم خاڵانەی خوارەوە. 1 لە ماوەیەکدا پەیامەکەی بگەێنێت کە لە 3 خولەک تێپەڕ نەکات بێجگە لەو دانیشتانەی تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای بودجە و ئەو دانیشتانەی دەستەی سەرۆکایەتی تایبەتمەندی ئەداتێ. 2 نابێت ئاخاوتنەکانی خۆی یا ئاخاوتنەکانی ئەندامەکانی تر دووبارە بکاتەوە. 3 دەبێت ئەندام ئاخاوتنەکانی لەسەر ئەو بابەتە چڕ بکاتەوە کە خراوەتە ڕوو نابێت بگەڕێتەوە سەر بابەتێک کە دەنگی لەسەر دراوە یان گفتوگۆی لەسەر کۆتایی هاتووە. 4 هەر ئەندامێک بۆی هەیە تەنها یەک جار لەسەر هەر بابەتێک ئاخاوتن بکات. 5 ئەندام بۆی نییە لەسەر ئاخاوتنی ئەندامێکی دی قسە بکە یا کۆمنتی هەبێ یا وەڵام بداتەوە. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر مادەی 58. بەیان بخێنەوە. ئەو بەڕێزانی کە داوای گفتوگۆیان کردووە بۆ ئەم مادەیە مستەفا سەکری، سعید مەسیفی، حەیات مەجید، بێستون فایق، ئەبوو بەکر هەڵەدنی، دکتۆرە پەریش، کوریە شێخانی، ئاری عەبدوڵەتیف، خەڵەف ئەحمەد. کەسێکمان بیرچووە؟ کەس نەماوە. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لە بەڕێز مستەفا سەکری دەست پێ دەکەین. فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی یەکەم دەڵێ بێزگە لەو دانیشتانەی تایبەتە هەر لەوانەی غەڵەتەکی مەطبەعیش بی بێزگە لەو دانیشتانەی تایبەتن بۆی هەردووچیان وەکو یەک کۆبن. سپاس. سپاس بۆ بەڕێز مستەفا سکری. بەڕێز حەیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی دوودا ئەڵێت نابێت ئاخاوتنەکانی خۆی یان ئاخاوتنەکانی ئەندامانی تر دووبارە بکاتەوە و ئەگەر ئەوەشی بۆ ئیزافە بکرێت دەتوانێت تەنها پشگیری بکات هەنی پشگیری بکرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز حەیات مەجید. بەڕێز بیستون فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم مادەی 58 چوارەم و پێنجەمی لا ببرێت چکە لە مادەکانی ترا هاتوون ئەتوانرێت لە دووەمایانی لە بڕگەی دووەمە ئەوەی پێنجەم دابنرێ نابێ ئاخاوتنەکانی خۆی یان ئاخاوتنەکانی ئەندامی دی دووبارە بکاتەوە. لە چوارەمی شاڵێ هەر ئەندامێک بوو هەیەک جار قسە بکەواتە هەر ئەوەیە ینی دووباری نەکاتەوە. ئەوەی پێنجەمیشی لەگەڵا دەم جەکرێ وەڵامی قسەی ئەندامی تر نەداتەوە واتە بێتە 3 بڕگە 1 2 3 بڵێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بیستون فایق. بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی.
بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە پێشنیارم کرد لە مادەی پێشوو مادەی 58 هەمووی بکرێتە بڕگەیەک ئەگەر دەنگی هێنا دووەم خاڵی دووەم و پێنجەم بکرێت بە یەک لەم مادەیەدا خاڵی دووەم و پێنجەم و خاڵی سێم و چوارەمیش بە هەمان شێوە بکرێتە یەک خاڵ واتە داوای دەموسکردنی ئەو دوو خاڵاکەم بۆ ئەوی ببێ بە سێ خاڵ دووەم و پێنجەم لەگەڵ سێم و چوارەم سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر هەلەدنی بەڕێز دکتۆرە پەری بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 58 سەرەتا ئەندام فاریزە قسەکانی ئاخاوتن زۆر بەکار نەهاتیە گفتوگۆش لەگەر ئەوەندە ئێمە گفتوگۆ لەگەر خۆمان بە تەنیا دەکەین ئەوەندە لەگەر کۆمەڵ نایکەین لە خۆدوانەکان لە فلاش باگەکان ینی ئەو ئاساییە گفتوگۆ بەڵام بیکەینە قسە باشترە ئەندام قسەکانی ئاراستەی سەرۆک دەکات و دەبێ بەم خاڵانەوە پابند بێ ئەوەی دوای ڕەشکرێتەوە یەکەم ماوەی پەیامگەاندنەکەی لە سێ خولەک تێپەڕ نەکات هەم کورتیش کرایتەوە ئەو هەم زیادانەی تێدانە جگە لەو دانیشتنانەی ماوەی پەیامگەاندنەکەی لە سێ خولەک تێپەڕ نەکات جگە لەو دانیشتنانەی تایبەتن بە گفتوگۆکردن دەربارەی پرۆژە یاسای بودجە و ئەو دانیشتنانەی دەستەی سەرۆکایەتی تایبەتمەندیان دەداتێ ئەو لە سەرەی لا ببین چونکە ڕێک عەلایەکەی عەرەبیە لە زۆر جاری کەش ئەو داوایمان کردیە دووەم نابێ قسەکانی خۆیان ئەندامانی دی دووبارە بکاتەوە سێم دەبێت ئەندام قسەکانی لەبارەی ئەو بابەتەوە چڕ بکاتەوە کە خراوەتە ڕوو نابێت بگەڕێتەوە سەر بابەتێک کە دەنجی لەسەر دراوە یان گفتوگۆ ئەو ئێزیادە گفتوگۆ لەبارەیەوە کۆتایی هاتووە چارەم ئەندام بۆی هەیە تەنها یەک جار لەسەر هەر بابەتێک قسە بکات پێنجەم ئەندام بۆی نییە فاریزە لەبارەی ئاخاوتنی ئەندامێکی دی قسە بکات یان کۆمنتی هەبێت یان وەڵام بداتەوە سوپاس سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری بەڕێز سعید مەسیفی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک بێستون فایقەکەم ئەگەر خاڵی یەکەمیش لە ماوەکەیدا لە 2 دقا ئەوی تریش کە تایبەتە ئەوە زیاتر 2 دقا بەس سپاس بۆ بەڕێز سعید مەسیفی بەڕێز شکریە شێخانی بەڕێز قات شکریە بەڕێز سەرۆکی پەرلەمان من سێ تێبینیم هەیە یەکێکیان لایەن حەیات خانە وترا سەبارەت بە خاڵی دووەم نابێ ئاخاوتنەکەی خۆی یا ئاخاوتنەکەی ئەندامێکی تر دووبارە بکاتەوە بۆی هەیە پاڵپشتی بکە یا خودت پشتگیری بکە ئەوە زیاد بکرێ باشە چونکە هەمان بۆچوونی هەیە بە پاڵپشتی یان پشتگیری بکاتن سەبارەت بە خاڵی سێەم وشەی کۆتایی یا گفتوگۆی دەربارەی لەسەر کەلیمەی لەسەری بکرێتە دەربارەی خاڵی پێنجەم یا کۆمنتی هەبێ بکرێت بە یا کۆمنت بدات پێم باشترە سپاس سپاس بۆ بەڕێز شکریە شێخانی بەڕێز ئاری عەبدوڵەتیف بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە مادەی 58 هەر پێنج خاڵەکەی بکرێتە 2 خاڵ خاڵی یەکەم وەکو خۆی بمێنێتەوە هیچ ئیشکالی نییە بەس خاڵی 2 3 4 5 بەم شێوەی لێبێت نابێت گفتوگۆ و ئاخاوتنەکەی دووبارە بێت فاریزە بۆی هەیە تەنیا یەک جار ئاخاوتن بکات فاریزە جگە لە خاڵی پەیڕە و ئێمە باسی خاڵی پەیڕەمان نەکردو بەڕاستی لە سیستەمی قسەکردنا لەوانەیە لە دواترا هەبێ نازانم بەڵێ نابێت گفتوگۆ ئاخاوتنەکەی دووبارە بێ فاریزە بۆی هەیە تەنیا یەک جار ئاخاوتن بکات فاریزە جگە لە خاڵی پەیڕە و فاریزە بۆی نییە لەسەر ئاخاوتنی ئەندامێکی تر بدوێت سپاس سپاس بۆ بەڕێز هاری عەبدوڵەتیف کۆتایی بەڕێز خەلەف ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 58 لە خاڵی یەکەم لە ماوەیەکدا پەیامەکەی بگەێنێت کە لە سێ خولەک تێپەڕ نەکات بێژگە لەو دانیشتنانەی تایبەتە بە گفتوگوکردن لەسەر پرۆژە یاسای بودجە و پێشنیارەکەم ئەمەی بۆ زیاد بکرێ ئەندامانی لیژنەی تایبەتمەند 5 خولەکیان پێ بدرێ واتە پرۆژە یاسایەک تایبەتە بە لیژنەی کشت و کاڵ ئەندامانی لیژنەی کشت و کاڵ بتوانن 5 خولەک قسە بکەن باقی ئەندامەکانی تر 3 دقە قسەی لەسەر بکەن زۆر سپاس سپاس بۆ بەڕێز خەلەف ئەحمەد ئێستا داوا لە بەڕێزان ئەندامانی لجنە دەکەین لجنەی کاتی بەڕێز دکتۆر فەرسەد فەرمونون
بەڕێ سەرۆکی پەرلەمان داوا لەو بەڕێزانە دەکەین کە سیاغەیان خوێندەوە هیوادارم بۆمان بنووسن چونکە دەمجی تێدا بوو سیاغەی تێدا بوو بۆیە هیوادارم بۆمان بنووسن بۆ ئەوەی لە کۆبوونەوەی لیژنەی کاتی تێبینەکانتان ڕەچاو بکەین واتە ئێمە لە سیاغا هیچ مانەعمانیە و لەگەڵتانین لە دەمجی بڕگەکانیش دەکرێت دەمجیان بکەین و دەمجی مادەش وەکو باسم کردەوەی مامۆستا ئەبوبەکر باسی کرد دەیخەینە دەنگدان لە جەلسەی داهاتوو سەبارەت بەوەی کە کاتی زیاتر بدەینە لیژنە تایبەتمەندەکان طبعا لیژنەی تایبەتمەند دێت لێرە لەسەر مەنەسە دانیشی زۆرترین کاتی پێدەدرێت لە قسەکردن وەڵام دەداتەوە بۆیە من لەگەڵ ئێمە پێمان وایە سێ دقە یعنی ئەوانی تر کە لیژنەی تایبەتمەندن زراعەیە کشت و کاڵ ینی شارەوانی دێن لێرە قسەی کاتی خۆیانەبی وەڵام دەدەنەوە بۆیە ئەندامانی لیژنەی تایبەتمەند وەقتی کافیانەیە جیاوازە لەو ئەوەی کە ئەندامێکی پەرلەمان هەیەی سەبارەت بەوەی کە بڕگەیەک باسکرا ئێمە پێمان باشە کە پشگیری ئیزافە بکەین کە پشگیری هاوڕەکەی بکات و ئەوەی تریش چاوەڕوانی نووسینەکانتان بە تایبەتی دکتۆرە پەری و کاک ئاری بۆمان بنووسن سیاغەکان. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد سەرۆکی لیژنەی کاتی پێداچوونەوەی پەیڕە و بەڕێزان ئەو داوایە دووبارە داواتان لێ دەکەین ئەوەی پێشنیارەکان بنووسین بۆ لیژنە بنووسن بە سپاسەوە مادەی گفتوگۆ لەسەر مادەی 58 کۆتایی هات مادەی 59 داوا لە بەڕێزان لیژنە دەکەین بخوێنەوە. مادەی 59 تەنها سەرۆک بۆی هەیە ڕێگە بگرێت لە بەردەوامبوونی ئەندام لەسەر ئاخاوتنەکەی ئەویش لە یەکێک لەم ئەگەرانەی خوارەوە. 1 بەبێ مۆڵەت ئاخاوتنی کرد. 2 لە کاتی ئاخاوتندا وشەی نەشیاو یا تانەوتە شەر بەرامبەر هەر دەستگایەکی دەستوری و یاسایی هەرێم یا ئەندامێک یا فراکسیۆنێکی پەرلەمانی یا هەر کەسێکی دی بەکارێنا. 3 باسی لە تایبەتمەندیەکانی ئەندامێک یا هەر کەسێکی دی کرد. 4 باسی لە نهێنیەکانی دۆسیەیە کرد کە لە بەردەم دادگادایە. 5 ماوەی دیاریکراوی ئاخاوتنی کۆتایی هات. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بۆ خوێندنەوەی ئەم مادەیە. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین ناونووسین لەسەر مادەی 59 ئەم بەڕێزانە داوای گفتوگویان کردووە لەم مادەیەدا ئاری عەبدوڵەتیف بەهزاد دەروێش مامۆستا مەڕوان دکتۆرە پەری مامۆستا غەریب حەیات مەجید عەلی عوثمان ساڵح فەقێ کەسێک هەیە لە بیرمان کردبێ؟ سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین ئەم جارە لەم بەرەوە دەست پێ دەکەین. بەڕێز مناقەهەوە چی؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا مادەی 59 تەنها من تێبینیەکم هەیە دەڵێن تەنها سەرۆک بۆی هەیە ڕێگە بگرێت لە بەردەوامبوونی ئەندام لەسەر ئاخاوتنەکەی یان ئەویش لە یەکێک لەم ئەگەرانەی خوارەوە باشە ئەگەر لە کاتی مناقەشەکردندا لە ناو پەرلەمانی کوردستان لە ناو هۆڵەکەدا تەنها ینی سەرۆک پەرلەمان ڕێگە دەتوانی ڕێگەی هەیە بۆهۆی وشەی نەشیاو یاخود تایبەتمەندیەکانی پەرلەمان کەسایەتەکەی باسی کرد بەڵام ئەگەر لە ناوە دوو ئەندام پەرلەماندا ئاخاوتن درێژ کرا ئەو کاتە هەر جەنابەت بە هەمان شێوە دەسەڵاتت هەیە بۆ ئەوەی ئاخاوتنەکەی ڕابگری. سپاس. سپاس بۆ بەڕێز مناقەوەچی دیارەوە لە بڕگەی پێنجەم هاتبوو. بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی دووەم لە کاتی ئاخاوتن ناوشەی نەشیاویان تانەوتە شەر تەبەن ئەمە تەشیر ئەگرێتەوە نێ ناوزڕاندن ئەگرێتەوە. ناوزڕاندنەکەش چوارچێوەی بۆ دانراوە تەمەن لێرە مادەم چوارچێوە بۆ دانراوە دوای بەرامبەرەکە بێ کەوانەیە بکەیتەوە بە پێی خاڵبەندی و سیستمی خاڵبەندیە ئەوەشی لە کەوانەکە تهدید کراوە زۆر خەتەرە ئەم حاڵەتە. بەنمونە ئێستا پیرۆزی ئاینی تیانە ئاینزای تیانە
بابەتی کەسایەتی کاریزمای ئەم وڵاتیتیانێ بەنمونە سەرۆک هەر ئەگەر جوێنە درا بە سەرۆکی هەرێم ئێستا لەم کۆبنەوەیە یعنی ئەو حاڵەت هەر دەستگایەکی دەستوری یاساییتەیە لەگەڵ ئەندامیان فراکسیۆنێکی پەرلەمانی یا هەر کەسێکی تر بەڵام باسی بابەتی تری نەکردووە ئەکرێ لە کۆتایی دوای فراکسیۆنێکی پەرلەمانی یا هەر کەس و بابەتێکی تر بابەتێکی بۆ زیاد بکرێ پێم وابێ حاڵەتەکە حەلە بێ چونکە بابەت تەشیرە لەوێ خاڵی چوارەم باسی لێ نهێنیەکانی دۆسیە کرد کە لە بەردەم دادگایە ئەکرێ ئەمەی بۆ ئیزافە بکرێ یان هەر دۆسیەکی نهێنی تر ینی مەرجنی ئەو دۆسیە هەر لە بەردەم دادگا بێ دۆسی نهێنی تر من باسیەکەم سپاس بۆ بەڕێز ئاری عەبدولەتیف بەڕێز بەهزاد دەرویش بەڕێز سەرۆکی پەرلەمانی مادە 59 پێشەکیەوەیان پێ باشە وشکلەی لەبێت تەنها سەرۆک بۆی هەیە قسەکانی ئەندام ببڕێت لە یەکێک لەم ئەگەرانەی خۆراوە چونکی ڕێگە بگریت شتێکی وەکی چاو عەرەبیت بجی طرق الممانعة بەس ئەگە بژی قسەکانی ببڕیت یعنی قەطع الکەلام ئەمە خۆلێکم دوو پێم باشە خاڵی شەشەم ئیزافە بکرێت بڵێن قسەکانی پەیوەندی قسەکانی واتە قسەکانی ئەندام قسەکانی پەیوەندی نەبیت لەسەر بابەتی گفتوگۆ ڕاستە لە مادەی 58 گوتمان نابیت ئەندام قسە لەسەر بابەتە بکە کە ئەم بابەتە پێویست نەبی بەڵام لێرە دەبی قسە هەکەر ئەگەر ئەندام بەردەوام بوو سەرۆک بۆی هەبی قسەکانی ببڕێت زۆر سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش بەڕێز مامۆستا مەلا مەروان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە حاڵەتێکدا کە مادانەی پێشنیار کراون بکرێنە یەک مادە بە تەسەوری منەوەی پێنجەمیان زیادە خاڵی پێنجەم چونکە لە مادەی 58 مدەی قسەکردنەکە دیارە 3 دقەیە ئۆتۆماتیکیان 3 دقەکە تەوا بۆ قسەی پێدەبڕێتێن لێرە و دووبارەیە پێویست ناکاتن دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێز مەلا مامۆستا مەلا مەروان بەڕێز دکتۆرە پەری بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 59 هەر لە سەرەتاوە وشەی تەنها دەبی تەنیابی تەنیا سەرۆک بۆی هەیە لە بەردەوامبوونی ئەندام لە یەکێک لەم ئەگەرانەی خوارەوە بگرێت ڕێی لێ بگرێت سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری یەکەم بەبێ مۆڵەت قسەی کرد دووەم لە کاتی قسەکردندا وشەی یەک ئووە نەشیاویان تانە و تەشەر بەرامبەر هەر دەستگایەکی دەستوری و یاسایی هەرێم فاریزایان ئەندامێک یان فراکسیۆنێکی پەرلەمانیان هەر کەسێکی دی بەکارهێنا سێم باسی لە تایبەتمەندیەکانی ئەندامێک دووئە ئەوە یان هەر کەسێکی دی کرد چارەم باسی لە نهێنیەکانی دۆسیە کرد فاریزە کە لە بەردەم دادگایە پێنجەم ماوەی دیاریکراوی ئاخاوتنی کۆتایی هاتبوو هات بکرێتە هاتبوو سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری بەڕێز مامۆستا غەریب بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرنجی من لەسەر خاڵی سێیە باسی لە تایبەتمەندی ئەندامێک یا کەسێکی تر کرد باسکردن لە تایبەتمەندی بەم جۆرە ڕەحایە چونکە ئەکرێت تایبەتمەندی بە ئاراستەی باش بێ بە ئاراستەی خراپ بێ لەبەرەوە وشەی بە خراپ بخرێتە پێشی ئەو ڕستەوە باشە بۆی بە تەحدید بە خراپ باسکردنی تایبەتمەندی بێ سپاس بۆ بەڕێز مامۆستا غەریب بەڕێز حەیات مەجید بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بیدایەتی مادەی 59 نووساوە تەنها سەرۆک بۆی هەیە ئەگەر ئەو تەنیایە پێم وا بێ زیادەیە سەرۆک بۆی هەیە ئەوە کفایەتە و خاڵێکی تریش زیاد بکرێت بە خاڵی شەشەم باسی نهێنی هەر بابەتێک بکات پەیوەندی بە ئەمنی قەومیەوە هەبێت یعنی ڕێگری لەوەش بکات کە هەر بابەتێک پەیوەندی بە نهێنی ئەمنی قەومیەوە بێت ڕێگری لێ بکات و باس نەکرێت سپاس بۆ بەڕێز حەیات مەجید بەڕێز ساڵح فەقێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارەکەم خاڵی 1 و 2 لەگەڵ 5 بکرێتە یەک خاڵیان پێنجەم لابرەیەک و دووەم بکرێتە یەک خاڵ بەبێ مۆڵەت ئاخاوتنی کرد یان وشەی نەشیا و یان تانە و تەشەر بەکاری نایتر حەسی نەکەین لە چیا بەرامبەر بەچی بێ گشتگیر بێ ئەگەر ئەوەی پێنجەم لاش نابرێ هەر بخرێتە سەرم خاڵە یان ماوەی دیاریکراوی کۆتایی هات سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ بەڕێز عەلی عوسمان کاکسەر حەو مایکە بگرە مایکرۆفۆنەکە سپاس
جارێکا دی کاکعلی جارێک دی برای جناب سروک پارلمانی پیشنهاد دیکم ماده 59 فقره 6 به تذکرن که وقتی گفتگوی لادا اگر گفتگوی بابتی در چوب به اضافه کردن دو اگر بکریتن خالا ایکی و دو هر دو بکنه ایک دیسان تاییدا اخفن ما مستعمل غریبی کم گفت خرابی بحثی تایبت مجید اندام نکیان هر کسی که دی بکتن زور سپاس سپاس بو برئیس علی عثمان لکوتاییدا برئیس ابو بکر هەڵەدنی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی من تەرحەکەم پێم وایە پەیوەندی بە مادەی پێشووترەوە هەبوو نازام لێرە جێگەی بکەینەوە مەستکە لە خاڵێکرا وترا بوو هەر ئەندامێک یەک جار بۆی هەیە لە بابەتێکە ئاخاوتن کە بێجگە لە ئەندامانی لیژنەی پەیوەندیدار ینی لیژنەی پەیوەندیدار ضرورە ینی کە چەند جارێک ڕوونکردنەوە بن تەوزیحات بن لەسەر بابەتێکی دیاریکراوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی داوا لە بەڕێزان لجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەو دەکەین فەرمونون بەڵێ فەرموو کاک دکتۆر فەرسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بەشی ئەوەی کە مناقشەیان کرد لەسەر سیاغا بە سوپاسەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆیان نووسیوین و ئەوانی تر تێبینەکانمان نووسیوە تاکید لە جەلسەی داهاتوو هەمووی ئەوانە لە بەرچاو دەگرین و هەندێک پێشنیاریش کرا وەکو ئیزافە پێشنیاری باشن ئێمە بەڕاوێژ لەگەڵ ئەندامانی لیژنە بۆ نمونە ئەو پێشنیاری کاک عەلی کردی ئەگەر لە بابەتی گفتوگۆکە دەرچوو ئیزافە بکرێ ئەمە پێمان باشە ئەوانە و چەند بابەتێکی تریش کە ئاماژەیان پێکرد و ئەوانەشی کەسێ ئەندام زیاتر پشگیریان کردووە بە تەکید لە جەلسەی داهاتوو دەیخەینە تەسوید و سەر لە نوێ سیاغەی مادەکە دەکەینەوە و دەمجی دەکەین سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەی 59 کۆتایی هات مادەی 6 فەرمونون بەڕێزان لە لجنەی پێداچوونەوەی پەیڕەو مادەی 6 یەک سەرۆک دەتوانێت فەرمان بکە بە سڕینەوەی هەموو یا بەشێک لە ئاخاوتنی هەر ئەندامێک لە پرۆتۆکۆل کە پێچەوانەی سیستەمی گشتی بێت و لە کاتی ناڕەزایی ئەندامەکە پەرلەمان بەبێ گفتوگۆکردن بڕیاری یەکلاکەرەوە دەدات. دوو هەموو ئەندامێک بۆی هەیە داوای سڕینەوەی ئاخاوتنی ئەندامێکی دی بکە لەگەڵ هۆیەکانی داواکاریەکە ئەگەر سەرۆک داواکاریەکەی بەڕەوا نەزانی مافی ئەو ئەندامەیە داوای دەنگدام بکە لەسەر داواکاریەکەی. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر مادەی 6. بەڕێزانەی کە دەیانەوێت لە مادەیە گفتوگۆ بکەن قادر ڕزگەی مستەفا سەکری تەحسین ئیسماعیل فەرحان جەوهەر ئەبوو بەکر هەڵەدنی ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول شکریە شێخانی پەروا عەلی. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین بەڕێز قادر ڕزگایی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە خاڵی یەکەم پێشنیار دەکەم بەوەی کە سەرۆک دەتوانێت فرمان بکات بەسترینەوەی وشەی هەموو لا ببرێ یعنی بەشێک چونکە ناکرێ ئەندامی پەرلەمان قسە بکات کە کۆی قسەکانی هەمووی پێچەوانەی سیستەمی گشتی بێ پێم وانێ شتی بێ ینی دەکرێت پەرلەمانتار هەموو قسەکانی پێچەوانەی سیستەمی گشتی بێ. سپاس بۆ بەڕێز قادر ڕزگایی بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان سیستەمی گشتی لە پێناسە نەهاتووە ئەگەر
دابنرێتن پاش ئەویش لە کاتی ناڕەزایی ئەندامەکە پەرلەمان بەبێ گفتوگۆکردن بڕیاری یەکلاکرەوە دەدا پەرلەمان چێە هەر ئیزافە بکرێت سەرۆشی پەرلەمان سوپاس سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل بەڕێز ئەبوبەکر هەلەدنی بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینیم هەیە کە پێچەوانەی مەرجەکانی گفتوگۆکردن بێ کە لە مادەکانی پێشووی ئەم پەیڕەوەدا دەقنووس کراوە لە جیاتی سیستمی گشتی ئەوە بڵێن باشترە سپاس سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر هەلەدنی دەیانەوێت بینووسن کاکە ئەبوبەکر ئەگەر ئەوە بنووسین بۆیان بنووسی بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت بڕگەی یەکەم لە مادەی 60 من وا دەبینم تەواوکەری مادەی 59 بێ ینی ئەم بڕگەیە ئەگەر لەوێ جێ بکرێتەوە باشترە چونکە دوای ئەوەی کە سەرۆک بۆی هەیە ڕێگری بکات لە بەرداوامبوونی ئەو کەسە لە ئاخاوتنەکەی دوای ئەوەی کە ئاخاوتنەکەی نەشیاوە بێگومان ئەم ئاخاوتنە جێ ئەوەیە کە لە پرۆتۆکۆل ڕەش بکرێتەوە کە ئاخاوتنێک نەشیاو بێ حتمما جێ ئەوەیە کە ینی لە پرۆتۆکۆل ڕەش بکرێتەوە بۆیە من وا دەبینم بڕگەی یەک لە مادەی 60 تەواوکەری مادەی 59 بێ و ئەم بڕگەیە لێرە زیاد بێ و بەنسبەت بڕگەی دووەم لە مادەی 60 من وا دەبینم ئەو بڕگەیە بەڕاستی پێویستی بە وەکو دەڵێشیکردنەوەیەکەیە چونکە لەوانەیە ئەندامێک قسەکانی ئەندامێکی تری پێ نەشیاو بێت بەڵام دوزار قسەکە خۆی نەشیاو نەبێت و پێچەوانەی یاسایی نەبێت سپاس بۆ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول بەڕێز پەروەعەلی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی پێچەوانەی سیستمی گشتی پشتیوانی ئەو بەڕێزاناکەم کە ئیشارەتیان بەوەیە ئەوە ڕوون بکرێتەوە هەروەها بەڕێز پشتیوانی بەڕێز تەحسینەکەم لە کاتی ناڕەزایی ئەندامەکە کە پەرلەمان بەبێ گفتوگۆ ئەو پەرلەمانە دیاری بکرێ ئایا سەرۆکی پەرلەمانە یا چیە چکە ئەوە زۆر گشتگیرە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز پەروەعەلی بەڕێز مستەفا سکری بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 بڕگەی یەک لەسەر سیستەم پێم وایە نەریت بەکاربێ باشترە چونکە سیستەم هەم کوردینە و هەمیش عامترە لە نەریت و ئەگەر کاڵێ لە کاتی ناڕەزایی ئەندامەکە پەرلەمان ببێ گفتوگۆ بڕیاری یەکلاکەرەوە بدە ئەگەر مەبەست پەرلەمان بی دەبی شتێکی لە ئاخری زیاد بکەین لە ڕێگەی دەنگدان ئەگەر مەبەست پەرلەمان بی ئەگەر مەبەستی سەرۆکی پەرلەمان بی هەر بنووسین لە کاتی ناڕەزایی ئەندامەکە سەرۆک بەبێ گفتوگۆکردن بڕیاری یەکلاکەرەوەی ئەدات سپاس سپاس بۆ بەڕێز مستەفا سکری بەڕێز فەرحان جەوار بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر بڕگەی دووەم قسەم هەیە کە ئەگەر هەموو ئەندامێک بووی هەیە داوای سەڕینەوەی ئاخاوتنی ئەندامێکی دیکە بکات لەگەڵ هۆیەکانی داواکاریەکە ئەگەر سەرۆک داواکاریەکەی بەڕەوا نەزانی مافی ئەو ئەندامەیە داوای دەنگدان بکات من داوا ئەکەم ئەو مافی دەنگدانە نەمێنێتن هەر سەرۆک خۆی لە دەسەڵاتی سەرۆک وێ بڕیار بدە بمێنێ یان نەمێنێت چکە پەنابردنە بەردەنگدان لێرە ڕەنگە هەندێک ئیحراجی دروست بکاتن و باشیش نەبێتن زۆر سپاس سپاس بۆ بەڕێز فەرحان جەوەر بەڕێز شکریە شێخانی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی یەکەم پەرلەمان بەبێ گفتوگۆکردن بڕیاری مەبەست لەو پەرلەمانە چیە بەڕاستی بە بۆ چوونی من بکرێتە دەستەی سەرۆکایەتی ئەگەر پەرلەمان یعنی کابی دەبێ هەموو پەرلەمانتارەکانیان بەشداری تێدا بکەن سەبارەت بە خاڵی دووەم ئەگەر هەر ئەندام پەرلەمانی قسەی ئەوی تری بە باش نەزانی و داوای سڕینەوە بکە بە بۆ چوونی من کێشە و گرفت و دلشکانی زۆری لێ پەیدا دەبێ ئەمە لا ببرێ ئەگەر سەرۆکی پەرلەمان ئەمەی بە باش زانی کە بسڕێتەوە تاو کۆتایی پێبێ بەڵام ڕەنگە ینی کێشە و گرفتی زۆری بەدواوە بێ و سپاس سپاس بۆ بەڕێز شکریە شێخانی بەڕێز عومەر عینایەت پێش کۆتایی
بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ جەناب و دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی ژنەی بەڕێز من پێم باشە مادەی 6 یەک بەم شێوەیە بێ سەرۆک دەتوانێت فەرمان بکات بەسڕینەوەی هەموو یان بەشێک لە ئاخاوتنی ئەندام لە پرۆتۆکۆڵ ئەگەر پێچەوانەی مادەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بێت. دووەم، ئەندام بۆی هەیە پێشنیازی سڕینەوەی ئاخاوتنی ئەندامێکی دی بکات بە مەرجێ ئاخاوتنەکە لە مادەکانی پەیڕەو لای دابێت و سەرۆک پێشنیازەکەی پەسەند بکات. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. لە کۆتایی بەڕێز ئاری عەبدوڵەتیف. مایکەکە کاک عومەر. بەڵێ جارێکی تر بەڵێ. هەلو بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 منیش لەگەڵ ڕای بەڕێزانم سیستەمی گشتی پێناسە نەکراوە یاسا دابنەریت عورف چیەگرێتەوە ینی خاڵی دووەمیش هەر بە تەواوەتی لا ببرێ بەڕێزان ینی بە چه حەقی ئەندامێک بۆی هەیە ینی داوا بکە قسەی ئەندامە هاوڕەکەی ینی بسڕێتەوە ینی ئەو سیستەمە ئەو پرەنسیبە چی ینی دانراوە لەسەر چه ئەساسێک ئەگەر ئەمە بمێنێتەوە مەزاج دروستە بێ ینی کێبەرکێوە ئەو شەڕە دروستە بێ و ئەگەریش مایەوە بەڕاستی مافی ئەو کەسی کە داواکارەکەی لەسەر نییە لەو حاڵەتە من دڵنیام ئەم مادەی هەر ئەمێنێتەوە ئەم خاڵە بەڵام نووسراوە ئەگەر سەرۆک داواکارەکەی بڕەوە نەزانی ئەی داواکاری ئەو کەسی کە داواکاری کردووە کە بسڕێتەوەی بەرامبەرەکەی ئەی ئەو کەسی کە داواکارەکەی لەسەر مافەکەی کووە ئەنی حەق ئەویش داواکاری بکە داوا لە سەرۆکایەتی بکە حەقەکەی لەکوێیە. سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف. داوات کردبوو ناوی بەڕێستان تێدا نات بوو بەس فەرموو دکتۆرە پەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 سەرۆک دەتوانێت فەرمان بەسڕینەوەی هەموو یان بەشێک لە ئاخاوتنی هەر ئەندامێک لە پرۆتۆکۆل بکات ئەو فەرمانە بستە پشتەوە کە پێچەوانەی سیستەمی گشتی بێت و لە کاتی ناڕەزایی ئەندام پەرلەمانەکە ئەوەش غەڵەتکرایە بەبێ گفتوگۆکردن بڕیار یەکلاکەرەوە دەدات و پشتیوانی لە قسەی کاک ئەبوبەکر و کاک تەحسین و کاک عومەر و پەرواخانیش دەکەم. خاڵی دووەم هەموو ئەندامێک بۆی هەیە داوای سڕینەوەی ئاخاوتنی ئەندامێکی دی بکات لەگەڵ هۆیەکانی داواکاریەکە ئەوە دوویە ئەگەر سەرۆک داواکاریەکەی ئەوەش دوویە بەڕەوا نەزانی مافی ئەو ئەندامەیە داوای دەنگدام کات لەسەر داواکاریەکەی ئەوەش دوویە. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری. بەڕێزان ئێستا داوا لە لژنەی کاتی پەیڕەو دەکەین فەرمونون بۆ ڕوونکردنەوە و وەڵامدانەوە و تێبینی فەرموو کاک دکتۆر فەرسەت. دکتۆرە پەری یەکەر ئەو مایکە بگری مایکەکە ئەی سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ئەوانەی سیاغت دیسان داوایان لێ دەکەین و تۆماریشمان کردو و چاکی دەکەین ئەوەی پەیوەندی بە سیستەمی گشتی هەیە فعلەن ئەوەی کاک ئەبوبەکر و گوتی و ئەندامانی بەڕێزی پەرلەمانیش پشگیریان کرد بەشێکی زۆریان ئێمە دەیکەینەوە وەکو عنوانی بەشەکە لێ دەکەینەوە سیستەمی ئاخاوتن یان گفتوگۆ وای لێ دەکەینەوە شێوازی ئاخاوت ئەوە دوایە لەگەڵ سیاغەڕێکەکەوین ئەوە لە جێگای خۆیان سەبارەت بە پەرلەمان زیاد لە ئەندامێکی پەرلەمان داوای کردمەبەست پەرلەمانە من هەروەکووە بیرهێنانەوە ئەگەر ئەزیەت بکێشن جەنابتان جارێکی تر ئەو بەشەی کە پەسەندمان کردیە پەیڕەوە لە بەردەستی ئەوەی بەڕێزە بیخوێنەوە بۆ ئەوی ئەزانم دەمێکی زۆرە دابڕاون نەحەقیشتان نییە چکەمە هەموو ئەوانەمان پێناسە کردووە پەرلەمانی کوردستان عێراق هەر شتێک گوتمان پەرلەمان مەبەست ئەوە یعنی ناو هۆڵی پەرلەمان نەپەیوەندی بە ڕئیسە و نەپەیوەندی بە دەستەی سەرۆکایەتیەوە هەیە بۆیە هیوادارم ئەگەر کاتان هەبوو لۆ جەلسەی داهات و لۆی تووشە ئەویش کالەتانە نەبین چ ئەوەی کە لە ڕابردوو پەسەندکرات چ ئەوەی کە مایە چکە هەندێک ملاحەزاتیش لەلایەن ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەگوترێ ئەمە باسمان کرد یعنی لە بەشەکانی تر دێینە سەری ئەگەر نەتان خوێن بێتەوە ماندووتر دەبین هەموو لایەکمان بۆیە ئەگەر زەبتی کەین باشترە بۆ ئەوەی کەمترین گفتوگۆی تێدا بێت ئەوەی تریان پێم وایە هەر ئەوەیە گوتم ملاحەزاتەکانی تریش ڕەچاوەکەین حتمما ئەوەی کە پێویست بێت. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت بۆ ئەو ڕوونکردنەوەیە. بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەی 6 کۆتایی هات مادەی 61 مادەی 61 یەک ئەندام بۆی هەیە لە ڕێگەی خاڵی پەیڕەوی نوقتەد نیزام لە هەر کاتێکی دانیشتنی پەرلەماندا داوای وەرگرتنی مۆڵەت لە سەرۆک بۆ ماوەیەک کە لە 2 خولەک زیاتر نەبێ ئاخاوتن بکە بەبێ ڕەچاوکردنی تۆمارکردن و ڕیزبەندی. 2 تەنها ئەم ئەگەرانەی خوارەوە بە خاڵی پەیڕەوی دادەنرێت.
ئەلف ئەگەر پێشێلکردنی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستور یا یەکێک لە یاسابەرکارەکان یا یەکێک لە مادە و بڕگەکانی ئەم پەیڕەوە کرا لەگەڵ ئاماژەکردن بە مادەکە با ئەگەر گفتوگۆکان لە بابەتی دانیشتنەکە دەرچوون جیم داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ لەسەر بابەتێک و بڕیاردان لەسەر گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دی یا ئاڵوگۆڕ لە بەرنامەی کار. سپاس بۆ بەڕێز سوران عومەر. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر مادەی 61 ناوەکان دەنووسین. ئەو بەڕێزانەی کە دەیانەوێت لە مادەیە گفتوگۆ بکەن ئاری عەبدوڵەتیف مامۆستا مەڕوان بێستون فایق ئەبوو بەکر هەڵەدنی ساڵح فەقێ دکتۆرە پەری حەیات مەجید تەحسین ئیسماعیل. کەسێکی تر هەیە؟ کەس نییە. کاکە مەرعینات. بەڵێ دەستی بەرز کرد بوو بگورم بەشێکتان زوو دەستان دادەگرن لەوانەیە خەریکی نووسین بۆ ئاگام لێ بوو. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر مادەی 61 بەڕێز عومەر عینات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی یەکەم ئەندام بۆی هەیە لە ڕێگەی خاڵی پەیڕە و دەستان خۆش بێ ئەوەتان تەسبیت کرد لەمە لە هەر من داواکارم لە ئەندامانی پەرلەمان لە بڵێ نوقتە نیزام بڵێن خاڵی پەیڕە لە هەر کاتێکی دانیشتن تعریف کراوەتر لە هەر کاتێکی لە دانیشتنەکانی پەرلەماندا لە دانیشتنەکاندا ئەنی پێویست ناکات خۆیان تعریفیان کردەوە بەڕێزانە داوای وەرگرتنی مۆڵەت لە سەرۆک بکات بکاتەکان لە بیر چووە بۆ ماوەیەک کە دوو خولەک زیاتر نەبێت ئاخاوتن بکات ببێت من هەر ئەوەندەم هەیە دەستان خۆش. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 61 خاڵی 2 تەنها ئەم ئەگەرانە ئەگەر لا ببرێت تەنها ئەمانەی خوارەوە بە خاڵی پێڕەویدا دەرێ اینجا لە ئەلیف لە جیاتی پێشێلکردن لادان بێ باشترە لادان لە یەکێک لە مادە و ئەگەر بڕگێکی بۆ زیاد بکرێتن ئەوەی کە نوقتە نیزام دەگرێتن ئەو مادەیە بڵێتن اینجا قسەکانی بکات یعنی بڵێ بە پێی مادەی ئەوەندە اینجا قسەکانی بکە چونکە کە دەبینین لە هۆڵی پەرلەمان لە ڕێی نوقتە نیزام زۆر قسە دەکرێتن کە هیچی نوقتە نیزام نییە. سپاس. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی هەرە زۆری نوقتە نیزامەکان تەنها کاتکوشتنە بۆیە لە سەرەتا ئاماژەی پێ بدەین پشتبەستن بە ئاماژەدان بە مادەکانی پەیڕە و بەڵێ خاڵی پەیڕەویتیان وساو بەڵام ئاماژە بە مادەکان بدا کە ئەو کەسی نوقتە نیزامەکە. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم مادەی 62 بکرێتە بڕگەی سێمی ئەم مادەیە چونکە هەر پەیوەندی بە خاڵی پێڕەوە هەیە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی. بەڕێز مامۆستا مەڵە مەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم ئەو مادەی 61 کەرلا ببرێ لە بەرەوەی بەڕاستی مەسلەی نوقتە نیزام بۆتە مینبەرێکی وتار خوێندنەوە یعنی لەگەڵ ڕێزم بۆ خوشک و بران تا ئێستا قسەم نەکردووە من لەو بابەتەوە بەڵام بەڕاستی جاری وا هەبووە سعاتم گرتوتەوە سعاتێک سعات و نیوێک بەس بە نوقتە نیزام گیراوە گەربەی بە ئەرشیفدا بچیەوە لەوانەیە دوی نوقتە نیزام نەبوو بێتن هەمووی ڕەتدانەوەی یەک و هەمووی ینی بابەتێکی دیکە بوون ئەگەر هەر دەشمێنیتەوە ڕێیم وایە خاڵێکی بۆ زیاد بکرێ هەر کاتێکی ئاخاوتنی پەرلەمانتار نوقتە نیزام نەبوو
سەرۆکی پەرلەمان قسەکانی پێ ببڕێت و کۆتایی پێبینیت. تێدایە. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلە مەروان. بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان، خاڵی پەیڕەو زۆر گرنگە بۆ دانیشتن و گفتوگۆکان بەڕێز. ئەوەی بەلامەوە گرنگە دوو خولەک زۆر کەمە، 3 خولەک، و ئەو بکاتە بێتە پێشەوە لە هەر کاتێکی دانیشتی پەرلەمانە داوای وەرگرتنی مۆڵەت لە سەرۆک بکات بۆ ماوەی کە لە 3 خولەک زیاتر نەبێت. و پێم وابێ خاڵی پەیڕەو زیاتر حاڵەتێک ئەگرێتەوە بەڕێزان. ئەگەر ڕەفتارێکی یا گفتارێکی یا حاڵەتێک ڕوویا لە ناوهۆڵی پەرلەمانە دژی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بوو، بەڵام لە پێشێرکردنی یەکێ لە مادە و بڕەکانی دەستورا و حاڵەتی تیان یعنی ئاماژە نەدراوە بە دژایەتیکردنی پەیڕەو کە خاڵی پەیڕەوی لەسەر بگیرێ. و سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز بیستم فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەلیف ئەڵێ ئەگەر پێشێلکردنی یەکێک لە مادە و بڕگەکانی دەستوریان یا سابەرکارەکانیان پەیڕەو بوو، خۆشەر نییە هەموو نقطە نظامیەک لەسەر پێشێلکاری بێ. نقطەی نظامی هەیە پاڵپشتە بە نقطەی ینی بە یەکێک لە خاڵەکانی پەیڕەو لەسەر پێشێلکردن نییە. مەسەن تۆڵی پاڵپشت بۆ خاڵە من تەڵەبێکەکەم شتێکەکەم، ینی تەنها پێشێلکاری نییە. جیم داواکردن بۆ دواخستنی گفتوگۆ خۆی لە مادەی 49 لە بڕگەیەکە هاتووە. 3 پەرلەمانتار یان دەسەی سەرۆکایەتی ئەتوانن داوای پاشوور پێش بکەن، واتە بە نەسێک بە فەقەرەیەک لە مادەی 49 ئەمە خۆی هاتووە جێکراوەتەوە. ینی ئەمە بە زیادە ئازانم. جیم مادەی 62 بە فەقەرەیەکی تر لەگەڵ ئەمە دەمج بکرێ وەکو کاک ئەبوو بەکر وتی پشتیوانیەکەم. سپاس. سپاس بۆ بەڕێز بیستم فایق. بەڕێز حەیات مەجید پێش کۆتایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی 61 و مادەی 62 لە مادەی 62 با ببوورە هەرچەند نەهاتوونەتە سەری، بەڵام لەبەر ئەوەی هەر باسی نقطەی نظامی ئەکا ئەگەر بکرێت بە خاڵی دووهەمی مادەی 61 ئەو مادەیە هەر لا ببرێ زۆر باشە، چونکە هەردووکیان تقریبا نزیکن لە یەکە و یەک بابت باسەکرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز حەیات مەجید. بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان، یەکەم ئەندام لە ڕێگەی خاڵی پەیڕەوەوە بۆی هەیە فاریزە لە هەر کاتێکی دانیشتنی پەرلەماندا داوای وەرگرتنی مۆڵەت لە سەرۆک بکات بۆ ماوەیەک لە 10 خولەک زیاتر نەبێت. ئەو کێمان لابردە قسە بکات نەک ئاخاوتن بەبێ ڕەچاوکردنی تۆمارکردن و ڕێزبەندی. دووەم تەنها کە بکرێتە تەنیا ئەم ئەگەرانەی خوارەوە بە خاڵی پەیڕەوی دادەنرێن نونە ئەوەی چونکە ئەگەرەکان کۆیە. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری. بەڕێزان داوا لە لجنەی پەیڕەو دەکەین. فەرموو ڕوونکردنەوە یان وەڵام یان تێبینی فەرموون دکتۆر فەرسەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمەش لە لیژنە پشتگیری ئەو بەڕێزانە دەکەین کە دەمتکردنی مادەی 62 61 زۆر لە جێگای خۆیدایە و پێما وایە پێویستی بە دەنگدانیش نیە، چونکە مەسەلەیەکی زۆر پەیڕەویە و ڕەبتی بە خاڵی پەیڕەویە هەیە. بۆ ئێمە لە سیاغا یەکسەر مادەی 60 و 61 دەکەینە یەک مادە. ئەوەی کە پەیوەستە بە خاڵی پەیڕەوی طبعاً دەزانم ئەندامانی بەڕێزی پەرلەمان زۆرترین معانات هەیە کە هەمووشمان بە خۆمان وەری دەگرین و هەمووشمان باسی معاناتی خاڵی پەیڕەوی دەکەین. ئەمە زۆر گەڕاین لە دوای و زۆر سێرچمان کرد لە پەیڕەوی وڵاتانی دنیا. خاڵی پەیڕەوی هەیە، نقطەی نظام هەیە لە هەمویان، بەڵام تەنزیم کراوە. ئێمە قورسترین شروتمان لۆی دانایە، ینی باڕاشکاوانە بین لە پەیڕەوی وڵاتانی دیکە ئەو شروتە قاسیانە نین لۆ خاڵی پەیڕەوی، بەڵام ئێمە گەڕاوین تونترین شەرتماندانە بۆ ئەوی ئیلتیزام بکرێ. ئەوەش دەوەستێتە سەر تەطبیق. ئەوە ئەگەر گرینگە کە هەر ئەندامێک لەمە و دووە لەوە دەرچوو لەسەری تەطبیق بکرێ. بۆ ئێمە پێمان وایە ئەو مادەیە زۆر گرینگە و حتا ئەگەر بکرێ قورستریشی بکەین باشترە و پێشمان وایە کاتەکە دەبێت جیاواز بی 2 خولەک باشترە لەوەی سێبی، چونکە ئاماژەدانە بە خەرقەکی پەیڕەوی بە مادەیەک و چەند بەڕێزێکیش باسی ئەویان کرد کە دەبێت ئاماژەوە بۆ بدرێت کە کامە مادە لێرە لە بڕگەی ئەلیف تێیەتی ئەڵێ لەگەڵ ئاماژەکردن بە مادەکە ئەگەر سەیری بکەن. بۆیە ئەوی تریش کە بەڕێزان لەسەر سیاغە قسەیان کرد
ڕەچاوی دەکەین و جارێکی تر سەر لە نوێ سیاغی دەکەینەوە و هەندێک لە بڕگەکانیش ئەگەر پێویست بوو دەتوانین دەمزیشی بکەین. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بۆ ئەو ڕوونکردنەوەیە. ئێمە وا تێگەشتین کە مادەی 62 لەگەڵ مادەی 61 لێک دەدرێن و دووبارە دادڕێژنێنەوە، واتە ئێمە دەچینە مادەی 63. 62 تەواو؟ ملاحەزەی نەبوو، کەس ملاحەزەی نەبوو. 62 نییە، لەگەڵ سیاقی مادەی 61 تێتن. دەسەڵاتی زوری بە سەرۆکاتی پەرلەمان داوە، دەستی سەرۆکاتی داوە. مادەی 63 فەرمونون ئەگەر بخوێنن. ئەفو بەڕێز سەرۆکی پەرلەمان نەیخوێنینەوە بۆی بچێتە پڕۆتۆکۆڵ. بخوێنەوە، بەڵێ. مادەی 62 بخوێنەوە. 62 ئەگەر ئەندام داوای ئاخاوتنی کرد بە ڕێگەی خاڵی پەیڕە و بەڵام ئاخاوتنی خاڵی پەیڕەوی بوو، سەرۆک دەتوانێت ئاخاوتنی پێ ببڕێت و لە کاتی دووبارە بوونەوەی لەو دانیشتنەدا هەلێکی تری ناداتێ بۆ ئاخاوتن لە ڕێگەی خاڵی پەیڕە و. حوتەم بەرزەفتکردن مادەی 63 ئەگەر لە کاتی دانیشتنەکانی پەرلەماندا هەر سەرپێچیەک لەلایەن هەر ئەندامێکەوە بکرێت کە دەشێ کار بکاتە سەر بەڕێوەچوونی دانیشتنەکە یا ئاخاوتنی نەشیا و بەرامبەر بە پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی و یان هەر یەکێک لە ئەندامان لێ ببیسرێ، سەرۆک بەم شێوەیە ڕەفتاری لەگەڵ دەکات. 1. بەبیر ئەندامەکە دەخاتەوە کە ڕێکوپێکی دانیشتنەکە بپارێزێ. 2. ئەگەر پابەند نەبوو هەر بەردەوام بوو، سەرۆک وریایی دەکاتەوە. تەنبیه. 3. لە حاڵەتی بەکارهێنانی زمانی زبر ئەوا وریاکردنەوەکە سڕینەوەی ئاخاوتنەکانیشی لە پڕۆتۆکۆل لەگەڵدا دەبێ. 4. ئەگەر ئەم جارش پابند نەبوو بەردەوام بوو، سەرۆک بۆی هەیە لە دانیشتنەکە بێبەشی بکات. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر. بەڕێزان، بۆ گفتوگۆ لەسەر مادەی 63 دەست بە ناونووسین دەکەین. ئەو بەڕێزانەی کە داوای گفتوگۆیان کردووە: ئەبوو بەکر هەڵەدنی، علی عوسمان، پەروا عەلی، دکتۆرە پەری، عومەر عینایەت. سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. دیارە کەسی تر نییە؟ دەست بە گفتوگۆ دەکەین. بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لەگەڵ هەر چوار خاڵەکەی ئەم مادەیەدام، بەڵام پێم وایە شتێکمان لەبیر چووە. ئەگەر بەم چوار خاڵە کۆنتڕۆڵ نەکرا، ئەوە لە پێڕەوی پێشوە لە مادەی 60 باسی دوو حاڵەتی ترەکە کە سەرۆک بۆی هەیە یان دانیشتنەکە ڕابگرێت یاخود دوای بخات، هەر جێزگاری هەڵی بگرێت. واتە ئەگەم بیکەینە خاڵی پێنجەم. سپاس. سپاس بۆ ئەو تێبینیە بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پشتگیری قسەکەی کاک ئەبوبەکرەکەم ئەو خاڵە گەنگە هەبێ. ئەگەر لە کاتی دانیشتنەکاندا دانیشتنەکانی پەرلەمان پێویست ناکات جارێکی کە چووە تعریف کراوە، هەر سەرپێچێک لەلایەن ئەندامەوە بکرێت کە کاری نەرێنی بکات، و لەوانەیە مەسەن کاری نەرێنی بکاتە سەر دانیشتنەکانی دانیشتن یان ئاخاوتنی نەشیاو. من لەگەڵ تەناو دوو سەرنجەم هەبوو، پێم باشە ئەو داڕشتنەوەی جارەکەی داڕشتنەوەی بۆ بکرێتەوە. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. بەڕێز عەلی عوسمان. بەڵێ. ئێستا دیارە مایکێک کراوەیە، ئەو جا بزانەکەم ئاتەوە. بەڕێز جەنابێت سەرۆکی پەرلەمانی، مادە 63 بڕگایەکێ ئەگەر جێ بیری ئەندامەکە دەخاتەوە، ئاگاداری ئەندامی بێتەکردن و ڕێکوپێکی دانیشتنێ پارێزیتن. دوو ئەزگەلوێ چەند دامە تایی داخفنێت کاکە بەکرهەڵدنی و کاک عومەر عینایەتی دەکەم. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عەلی عوسمان.
بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 62 گەر ئەندام بە ڕێگەی خاڵی پەیڕە و داوای قسەکردنی کرد و خاڵی پەیڕە نەبوو سەرۆک دەتوانێت قسەکەی پێ ببڕێت و لە کاتی دووبارە بوونەوەی لەو دانیشتنەدا هەڵ نییە هەلە هەلێکی تری بۆ قسەکردن پێنادا لە ڕێگەی خاڵی بۆ قسەکردن لە ڕێگەی خاڵی پەیرە و پێنادرێ دەشی نووسم چونکە. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز پەروەعالی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری کا عومەر و کاک ئەبوبەکر هەڵەبدنی یەکەم هەروەها لە خاڵی یەکەمە ئەو ئەندامە بیر ئەو ئەندامە دەخاتەوە کە ڕێکوپێکی دانیشتنەکە بپارێزێ ئەو ڕێکوپێکیە بکرێ بە هێمنی دانیشتنەکە بپارێزێ ئەو ڕێکوپێکیە زۆر ئینزیباتیەکی ئەوکو پۆلی یەک و دوی سەرەتاییە. سپاس. سپاس بۆ بەڕێز پەروەعالی. بەڕێزان ئێستا داوا لە لژنە دەکەین لژنەی پەیڕە و بۆ وەڵامدانەوە و ڕوونکردنەوە. فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە ئەو بەشە کۆتایی پێات دوایین مادە بوو و تێبینیە کە زیاتر لە کەس پشتیوانیان کرد ئەوە بوو کە سەرۆکی پەرلەمان بۆی هەبێت دانیشتنەکە هەڵبگرێت یان دوای بخات. ئێمە ئەوە لە کاتی دەنگدان لە بەرچاوی دەگرین و ئیزافەی دەکەین. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە داوا دەکەین لە جەلسەی داهاتوو یەکەم خاڵ ئەوە بێ کە ئێمە سیاغەی ئەم بناقەشاتانەی ئەندامانی پەرلەمان لەسەر بەشی شەشەم دەکەینەوە لە ماوەی چی کورت هەوڵ دەدەین بیخەینە دەنگدان و تەزبیتی بکەین و ئینجا دەرفەتمان پێ بدەن بۆ ئەوەی گفتوگۆی بەشی نوێ بکەین بەشی چاودێریکردن کە بەشێکی گرنگە و سوپاسی دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمان دەکەین مڵاحەزاتەکان هەموو مادە بە مادە زۆر لە جێگای خۆیدا بوو. سوپاسی هەوڵ و ماندووبوون و بەشداری و ئینشاڵڵا لە هەفتەی داهاتوو هەموو تێبینەکانتان بە هەند وەردەگرین. سپاس بۆ بەڕێز سەرۆکی لژنەی کاتی پەیڕە و ئەندامانی لژنە. سپاس بۆ ئێوەی بەڕێز دانیشتنەکە کۆتایی هات بۆ هەفتەی داهاتوو.